دوای ڕووداوە نەخوازراوەکانی شاری کەرکووک و هاتنە پێشی دۆخی تازەی شارەکە بۆ چەسپاندنی زیاتری داواکاریەکانی کورد و بابەتەکانی سەرژمێری و دۆسیەی ئەمنی و ئیداری حیزب و لایەنە سیاسیە کوردستانیەکانی شاری کەرکووک کۆبوونەوەی خۆیان لە شاری هەولێر ئەنجامدا و یاداشتێکی چەند خاڵیان ئامادە کردووە. لەو یاداشتش کە تەواوی داواکاریەکانی لایەنەی هێزە سیاسی کوردەکانی تێدایە ئاراستەی هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەکرێت بۆ کار لەسەرکردنی. ئەمڕۆ ئێمە ئەو دوو ڕاپۆرتەی ئامادە کراوە ببێتە جێگەی ئەوەی حکوومەتی هەرێم بە جدیتر لەسەرمان بەجواب بێ و لە هەمان کاتە هەوڵ بدەین بەغداش ڕابگرین لەو کارانەی کە ئێستا بەرامبەر بە کەرکووکە کرێت چونکە هەنێ کاری تعریفکردن ئەکرێ کاری قێزەونی ئەوە ئەکرێت کە لە هەندێک شوێنە پەلەماری کوردەکانە دەن خەڵکی کورد شەهید دەکرێت و ئێمە هەوڵەکەمان بۆ بوو سوپاسی هەواڵانی لقیشەکەین کە ئەمانیش وەکو ئێمە زۆر بەجددی لەسەر خەتن بۆی پێکەوە بتوانین ئەم کارە سەرخەین و بتوانین میلەتەکەمان لەو کێشانەی کە هەیە ڕزگاریان بکەین و هەر لێرەشەوە من بە ناوی هەموو حیزبە کوردستانیەکانەوە زۆر سوپاسی هەواڵانەکەم بۆ من بە ئومێدم ئەمە ببێتە دەستپێشێکی باش بۆ ئەوەی بتوانین پەرلەمانی کوردستان و هەواڵانمان لە پەرلەمانی عێراقیش بەجددی لەسەر ئەم بابەتە بەجوابێن. پێداگیری لەسەر ماف و داخوازیەکانی کوردستانیانی شاری کەرکووک و چەسپاندن و دانانی پارێزگارێکی کورد و هەروەها مامەڵەکردنی عێراق لەگەڵ پارێزگای کەرکووک هاوشەوەی پارێزگاکانی دیکەی عێراق هێز و لایەنە سیاسیەکان کە بە زۆرینەیان نزیکەی 13 هێز و لایەنی سیاسین گفتوگۆیان لەبارەوە کرد. هەروەک بڕیاریش درا لە دەرفەتێکی نزیکدا دوای پێشکەشکردنی یاداشنامەکە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی نایاسایی بۆ پرسی کەرکووک ئەنجام بدات. کۆبوونەوەکە بە دوواداچوونی کۆبوونەوەکانی پێشتر بوو کە ئەحزابی کوردستانی کەرکووک ئەنجامێدەن لە مانگی 1 و مانگی 2 و ئیمڕۆ دوا کۆبوونەوە بوو کە هەموو لایەک بڕیار درا کە لیژنەیەک دروست بێ لە حەوت حیزبی کوردستانی پێک بێ ئەو حەوت حیزبە کوردستانیە یادداشتێک کە سەرجەم حیزبە کوردستانیەکان ئامادەیان کردووە تایبەت بە بارودۆخی کەرکووک تایبەت بە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک تایبەت بە ئەو تعریبەی کە ئێستا لە کەرکووک بەردەوامە دژی کوردستانیان و مەسەلەی مەلەفی ئەمنی کەرکووک مەلەفی ئیداری کەرکووک مەلەفی سیاسی کەرکووک لە تۆی یادداشتێکە ئامادە کراوە. ئەو یادداشتە ئاراستەی سێ سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کرێت چکە بە کۆی دەنگ حیزبە کوردستانیەکانی کەرکووک بڕوامان وایە کە قەزیەی کەرکووک قەزیەکی نیشتیمانی گەورەیە. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کە ئەم لیژنەیە تەشکیل کراوە سەردانی پەرلەمان دەکەن و یادداشتەکەیان ڕادستی سەرۆکایەتی پەرلەمان و ئێمەش لیژنەی پەیوەندیدارین بەو مۆزوعە ئەکید دانیشتنێکی پەرلەمانی بۆ ساز دەکەین و قسە لەسەر ئەو بابەتانە ئەو کێشە و گرفتانە دەکەین کە ئێستا لە کەرکووک ڕۆ دەدات. کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکانی کەرکووک لە هەولێر بۆ ئامادەکردن و ئاساییکردنی دۆخی کەرکووک و هاوڵەکان بۆ چەسپاندنی داخوازیەکانی کورد لە ناوچەکەدا و گەڕانەوەی هێزە ئەمنیەکان بۆ شاری کەرکووک و پارێزگاری لە خاکەکەی لە ڕێگەی یاسایی و ئیداریەوە و پێشکەشکردنی ئەو یادداشتەیە بۆ لە مەودووە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەماهەنگی زیاتر بکەن بۆ گەڕانەوەی دۆخی ئاسایی کەرکووک. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.